ئێمە ڤایرۆسێک بەکارەهێنین بۆ چارەسەرکردنی خانەی شەرپەنجە. ئەم ڤایرۆسە جین تێرەپی بەکارەهێنین بۆ ئەوەی بیگۆڕین جیناتەکەی ناوی بگۆڕین و کاتە جیناتی ناو ئەم ڤایرۆسە ئەگۆڕین تەنها کاپسیدەکەی بەکارەهێنین تەنها ڕوبەرەبەرگەکەی بەکارەهێنین و دوایەوە لە ڕێگەی کێمیکڵ ئینجەکشنەوە چی تێکەین دەرمانی تێکەین وەکو ئەلێرە دیارەکە دەرمانەکەمان تێکردووە دەرمانەکەینە ئێرەوە و دوایەوە لەم ڕێگەیەوە ئەم ڤایرۆسە ئێمە وا دیزاینمان کردو چکە جین تەرەپی سنتاتیک بایۆلۆجیمان بەکارهێناوە لە ڕێگەی جین تەرەپیەکەوە یەکسەر ئەم ڤایرۆسەمان وا دیزاین کردو ئەچێ بۆ ئەو شوێنەی کە ئەمانەوێت بۆ ئەو خانەی کە ئەمانەوێت خانە سەرەتانیەکەیە یاخود ئەو خانە هەوکردووەیە ڤایرۆسەکە لە ڕێی کوتانەوە یاخود هەر نوعێکی ئینجەکشنەوە بێ ئەینەری بۆ ناو بۆ لاشەمان و دوایەوە ئەم ڤایرۆسە یەکسەر ئەچێ بۆ ئەو خانەی کە ئەمانەوێت دیزاینمان کردو بۆیان لە داهاتوودا بیرت لەوە کردوتەوە کە ئەو بیرۆکەی تۆ داهێنانی تیا بکرێت و بکرێت بە پرۆژەیەک بێگومان من بەشداری ئەم هینەم کردو ئەم کۆمپیتیشنەم کردووە ئەم پێشبڕکێم کردووە بۆی بتوانم وەکو پردێک بەکاری بێنم بۆی لەگەڵ کەسی پرۆفیشناڵتر و لەگەڵ دکتۆری گەورەتر و لەگەڵ کۆمپانیای دەرمانی گەورەیە قسە بکەم و ببم ینی ئەم ئایدیان پێ بەم و دووریش نییە کە کوردستان ببێت بە لیدەری ئەم شتە ینی ببێ بە سەرکردەی ئەم کانسەر تێرەپی ینی ببێ بە چارەسەرکردنی سەرەتان و زۆر حەزەکەم ینی حاڵەتیان ینی ئەو کەسانەی کە پرۆفیشناڵن یارمەتیم بن و عینم بکەن و دەستم بگرن لەگەڵ